چیرۆکی خەنسا، چیرۆکی خەمخۆری ئازیزەکانمان. خەنسا یەکێک بوو لە ژنە شاعیرەکانی سەردەمی جاهیلی، لە خێزانێکی سەر بە بەنی سولەیمان لەدایک بوو. دوایەوەی ئاینی ئیسلام بڵاو دەبێتەوە، موسڵمانبوونی خۆی ڕادەگەیەنێت و بەیعەت بە پێغەمبەری خودا دەدات. یەکێک بۆ لەو کەسایەتیانەی کە هەمیشە لە لای پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت پێگەیەکی تایبەتی هەبووە. بەپێی سەرچاوە مێژوویەکان باز لەوەش کراوە کە لەگەڵ عومەری کوڕی خەتاب خدا لێی ڕازی بێت چیرۆکێکی کاریگەری هەیە. خەنسا براکانی لە جەنگێکی سەردەمی جاهیلیدا دەکوژێن، ئەویش لە تاو خەم و ئازاری لە دەستدانیان بڕیار دەدات هەرگیز جلوبەرگی ڕەش لا نەبات، هەروەها سەری دەتاشێت، نعلی براکەشی دەکاتە مەلی، بۆ هەموو شوێنێک بەو شێوەیە دەڕۆشت. ئەوەش خەڵکی زۆر بێزار کردبوو، بۆیە چوونە لای خەلیفە عومەری کوڕی خەتاب و سکاڵایان لێکرد. بەڕێکەوت عومەری کوڕی خەتاب چاوی بە خەنسا دەکەوێت، سەلامی لێ دەکات، هەواڵی دەپرسێت، ئەویش دەست بە گریان دەکات، باسی ئازاری لە دەستدانی براکانی دەکات، پێی دەڵێت وێڕایەوەی ئازاری لە دەستدانیان زۆر قورسە، بەڵام بۆ ئەوە دەگری کە دەچنە دۆزەخ. هێندە بە کوڵ و پڕ ئازارەکانی باز دەکات. عومەری کوڕی خەتابیش دەکاتە ناو بیری لە دەستدانی براکەی کە لە یەکێک لە شەڕەکاندا شەهید بوو. هەستی بەو ئازار و وەفا و سۆزە دەکرد کە خەنسا هەیبوو، وەیە دەچێتە لای خەڵکی و پێیان دەڵێت کەواز لە خەنسا بهێنن، چونکە ئەو خەمەکەی گەورەیە و هێشتا خەمبارە، خەمی لە دەستدانی ئازیزەکانی دەخوات، ئەو خەمەی کە ئەبێت هەمووان بیخۆیت. خەنسا لە دوایەوەی گوێبیستی قسەکانی خاتووە عایشە دایکی موسڵمانان دەبێت واز لە جوبەرگی ڕەش دەهێنێت. هەروەها لە جەنگی قادسیە منداڵەکانی شەهید بوون. لە ماوەی سەرەتای دەسەڵاتی عوسمانی کوڕی عەفانیشدا خۆشی گیان لەدەست دەدات. خەنسا خۆی نەما، بەڵام بوویە هێمای ئارامگری و ڕوبەڕووبوونەوەی سەختیەکانی ژیان. لە پاڵەوەشدا خۆشەویستی و دڵسۆزی بۆ ئازیزەکانی کردەوانەیەک بۆ هەمووان کە دەبێت لە خەمی ئازیزەکانمان دابین و هیچ کات لە یادیان نەکەین، چونکە ئەوان ڕۆژانێک بەشێک بوون لە ئێمە.